بەڵێ عزیزان خۆشەویستانمەوە سەرنج و پێشنیار و پرسیاری بەشێ لە هاوڵاتیان و هاونیشتمانیانی قەزای سێ سادەق بوو کە ئاراستەی قایمقامی قەزاکەیان کرد بوو. کاک دیاری یەکێک لەو بەڕێزانە باسی لە خانووی تەجاوز کرد کە بەهۆی ئەوەی جەنابەت فەرموود کە یەکێکە لەو قەزانەی بەردەوام لە نەشونما و گەشەکردن و گەورەبووندایە لەوە چێ ئەم بەردەوام گەشەکردن و گەورەبوونە ژواب بکات کە زۆر جاشتی تەجاوزات لەلایەن هاوڵاتیان دروست کرێ و قایمقامێتیش وەکو یاسا وەکو حکومەت ناچارەکە ئەمە بڕوخێنێ. مەسەلەی ئەو خانووە تەجاوزانەی کە لەلایەن قەزای سێزاد خۆڕوخێنراویان لایەنە پەیوەندیدارەکانەوە کامەیە و بەکوێ گەشتووە و بۆچی ئێوە کە وەکو خانمامەش پێ کرد خانووی تەجاوز ئەڕوخێن؟ دیارە زیادەڕۆیی یان تەجاوز یاسای خۆی هەیە، ڕێنمایی و تعلیماتی خۆی هەیە، قانونی خۆی هەیە و بۆ بە دیاردەش ئێستا نەک لە ناو قەزاکە ئێمە لە تەواوی کوردستانە بۆ بە دیاردە. لە 4 ساڵی ڕابردوو کەمترین ڕێژەی تەجاوز لە ناو سنووری ئێمە بووە، بەڵام لە ساڵی 2010 یاسایەکمان بۆ هاتووە، یاسای ژمارەسی ساڵی 2010 بە هەموو شێوەیەک ڕێگرە بێ لە زیادەڕۆیکردنە سەر زەوی کشتتوکاڵیەوە ناو زەوی ناو ماسەرپلانی شارەوانی. ئێمە تا ئێستا ئەو شوێنانەی کە مەسەلەن مەجالی تەوەسوعیان هەبووە نەبوونەتە هۆکارێک بۆ ڕێگریکردن لە پرۆژەی خزمەتگوزاریەکان، مەسەن ناوچەیەک دیاری کراوە بۆ نەخۆشخانە، بۆ سەوزایی، ئەمانەی تیان نەبوو بێ ئاسایی بۆ لامان. بۆ لەبەرەوە پێمان وا بۆ کە ئێمەمانان لە حکومت نەتوانی زەوی بەسەر هاوڵاتیا دابشکەین، خێزانی یەک خێزان و لە ناکایەکە زیادەگا بۆ 5 کەس ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان مشوری بخوا. وەنیا لەبەرەوە لە ناو تەسمیمی شارە ئەگەر شوێنێک لە ناو نەخشەکە بەستەکەنی دانرابوو بێ هیچ گرفتمان نەبوو. ئێستا گرفتی ئێمە لەوە نییە، گرفتی ئێمە لەوەیە کە ئەمانەیە پرۆژەیەک جێبەجێکن بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانە زیادەڕۆیان کرد لە کاتی خۆیان. ئەوان نەحەقیان نییە، کاتی خۆی کە کردویانە ئەو شەقامانە دیاری کە ڕەنگە 8 مەتر بوو بێ، بەڵام لە ناو نەخشی ئێمە ڕەنگە 15 بێ، 12 بێ، 18 بێ، 20 بێ. گرفتی ئێمە ئەوەیە کاتێک ئەمانەیە پرۆژە جێبەجێکەین گرفتی ئەومان بۆ دروستە بێ و حکومەتی هەرێم و لانی پەیوەنددار و دادگاکانیش تەنها ئەتوانن قەرەبووی منشەئاتی سەر ئەو شوێنە بکەنەوە، ناتوانین قەرەبی زەویەکە بکەین. ئەمە یەکێکە لەوانی کە هاوڵاتی ڕەنگە گلەی بۆ دروست بێ و ئێمەمانانیش بۆ خۆمان نەتوانین وەک پیس پرۆژەکانمان جێبەجێکەین. زۆر باشە گەردینە سەر بابەتی دارایی و بودجەی تایبەت بەم قەزایە، چونکە وەک بەپی یاسا و ڕێنمایەکانی تەنانەت بۆ من حکوومەتی ناوەندی عراقیش ئەو شوێنەی کە خاڵی سنووری تایە، مەرزی تایە و بە تایبەتی ئێوە باشماغ و هەندێک سنوورە ڕسمیەکانی ترتان هەیە لە سنووری هەوراماندا، چەندە داهاتی ئەم سنوورانە دەگەڕێتەوە بۆ خزمەتگوزاری ناو سێ سادەق و خۆش تاماژەت پێکرد بەشێکی زۆری وێرانکردنی جادە و ڕێگەوبانەکان تەنکەر و بارهەڵگرە گەورەکان ئەم سەر سنوورانن. چ قازانجێکیان هەیە بۆیەوە چەند لە داهاتەکە دێتەوە بۆ قەزای سێ سادەق؟ خۆی هێشتا وڵاتی عێراق نە کوردستان بەعان نەبوو بە وڵاتێکی موەسساتی بتوانی داهاتی ئەو شارانە بوو، بەەوە پێویستەکە لامەرکەزیەت هەبێ کە ئێمە هەمیشە باسی لامەرکەزیەت دەکەین لە دابوون دەستگاکان. بۆ ئەمەیە ئێمە ناتوانین داهاتشی ڕۆژانە لە غەرامەی هاوڵاتیان کە کۆیەکەینە بۆ خزمەتی شارەکە سەرفیکەین، ناتوانین گازی ئالێت و پێداویستەکانی شارەوانی پێ بکڕین، ناتوانین مەسەرەن هاوکاری و مکافئی کرێکارێ بکەین یا سایەقێ بکەین یا شۆفێرێ بکەین کە هەتاوەکو 12 شەو 11 شەو ئێمە دەریەکەین بۆ مۆزوعی لافا و بۆ کۆمەڵی دیارد. ئەمە گرفتەکەیە. لەبەرەوە وەک باسم کرد تا ئێستا هیچ ڕێنماییەک هیچ تعلیماتێک نییە بۆی کە بتوانی ئەو داهاتانێکە لە ناو سنووری شارەوانەکان کۆکرێت بۆ خزمەتی شارەکە سەرف بکە. زۆر جار هاوڵاتی ڕەنگەوە بزانێ ئەم قایمقامەی تر سەرۆکی حکوومەتە، وەزیری داراییە، وەزیری پلاندانانە هەموو ئەمانێت. جەنابی شدووکە هاوڵاتێکی سێ سادەق اینجا وەکو قایمقامێک تا چەندە ئەو گرفتانەی خەڵک دەبینن بەڵام ڕەنگە دەست بەسراوی ئێوەش بێکە نەتوان چارەسەریان بکەن بۆیان. مووقیفێکی ئەحراجیە، من بۆ خۆم خەڵکی ئەوێم و لەوێش دانیشم. باوەڕکەن من بۆ خەڵک تەریقە بمەوە زۆر جار کۆمەڵک گەڕک و شوێنە بینم، بەڵام دەست نەکراوەمان مەسەن وەزعی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە ئەمانە هەمی ڕێگر ئەنا من بۆ خۆم ئەو بەرنامە و استراتیژەی کە دامناوە بۆ خزمەتی سێ سادەق نەمتوانیەوە پێویست جێبەجێکم بۆ لەبەرەوەی بودجە نەبوو. ئەمە لایەکی کە ئێمەی سێ سادقی هەمیشە وا ڕاهاتوین مەسەلەن تەنها بیر لەوە بکەینەوە کە جوانیەکانی شار بخەینە ژێر نیشانەی پرسیار، بڵین مەسەلەن قایمقامە لەبەرەوە سەر بە فڵان لایەنی سیاسی نەیتوانیەوە بکە. ئێستا سێ سادق جیاواز هەموو لایەنە سیاسیەکان قایمقام بەی خۆیان نەسان و قایمقامیش هەموو لایەنە سیاسیەکان بەی خۆی ئێسان. دەرگامان کراوەیە بۆ خەڵک
و بە بەردەوامیش ئێمە لەگەڵ گەنجانی ئەوشا لەگەڵ لایەنە سیاسیەکان چاوەڕی پێشنیاری بۆ ئەم ساڵ کە ساڵی 2019 و ساڵانی ئایندە بەرنامەی ئەوەمان هەیە لە ڕێگەی پێشنیار لە ڕێگەی لیژنەکان لە ڕێگەی مەسەلەن گەنجان دام و دەستگاکان لایەنە سیاسیەکان تەرحی ئەو پرۆژانە کرێکە بۆ سەی سادق زەرورە لە ڕووی پارکە سەوزاییە بینایە شەقام و کۆڵانە هەموو ئەو شوێنانی کە ئەمە گرنگە لایە کاک دیاریەکێک لەو گەنجازانە باسی لە خراپی ڕەوشی پارکی سەی سادق کرد ئەلحەمدوللا بەهۆی ڕووباری سیروانیشەوە کێشەی کەم ئابی ئەتوانین بڵێن هەموو دەشتی شارزووری تێرئاو کردووە یعنی ئەو کێشەشمان نییە کە زۆربەی پارکی شارەکانی ترەنەوە بەدەست کەم ئاوی و نەبوونی باخەوانێکەوە بۆچی پارکی سەی سادق و گەنج ئاماژە بەو کات شوێنێک نییە بۆ پشودان و حەوانەوە و کات بەسەر بردن خۆی پەیوەندی بە لایەنە یاسایەکەوە هەیە ئەو کەسێک کە ئەو پارکی بە مساتەحە وەرگرتووە گرفتی هەیە و مساتەحەکەشی ناو دایری تاپۆ تەجیل نەکراوە شەیەکێکە لە ئەرکانەکانی عەقد و عەقدی مساتەحەش بە تایبەت ئەمە گرفتە و لە دادگا تاکو ئێستا ئەو دۆسیەک لای نەبووەتەوە ئێمە وەک حکومەت و شارەوانی وەلایانی پەیوەنددار دەوامان قەید کردووە ئێستا ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کردو لە هەفتەی پێش و سەرۆکاتی شارەوانی پیان ڕاگەیاندی ئەو دۆسیە خەریکە بە کۆتاگا و ئەبێ هاوڵاتیەکەی ئەوەی کە بۆ بەهۆکارێک بۆ تێکچوونی پارکەکە قەرەبیشمان بکاتەوە حکومەت و هەموو ئەو ساڵانی کە زەر و زیانی داوە لە باخچەکە و هەموو ئەو پارەی کە لەسەری کەڵەکە بووە ئەبێ بیداتەوە بە شارەوانی ئەوەی کە بزان نزیکەی 400 ملیۆنە ئەوە یەکێکە لە گرفتەکە بە جووت سایدکردنی ڕێگای نێوان سەی سادق و تا گردیگۆ کە ئەتوانین بڵێن 20 گوندیشی بەسەرەوەی و زۆر قەرەباڵخیشە و کۆمەڵی ڕووداویش بەردەوام تایە ڕووەدا تا چەند لە وەکۆ لە سنووری قەڵەمڕۆیە دەسەڵاتی ئەوەدایە ئێمە هەتاوەکو گوندی قەیەفەریستەر بە ئێمەیە و ئێستا کۆمپانیای پەیکەیەکێکە لەو کۆمپانیەکە لە ساڵانی پێش و کاری پێدراوە پێویستەکات دوو سایدی نێوان 30 سادق گامێشتە بە تاوەکە و دوو سایدی نێوان 30 سادق سەراویشمان بۆ تاوەکە ئەڵبەت بە ئینارە و جوانکاری و جەزرە و سەوزکردن بە هەموویەوە قۆناغی یەکەممان تا گامێشتە پێە قۆناغەکانی کە هەتاوەکو قەیەفەری دەست پێکەن ئینشاءڵڵا زۆر باشە کاک دیاری پرۆژە پلانی تازە چی هەیە بۆ خەڵک ئەگەر تا ئێستا ڕەنگە نەیزانی بە یاوا بزانێت کاک دیاری ئاگای لێنی و نەیکردووە ئەوەی کە لە مێشک و زهنی هاوڵاتی ئەو شاری ئێمایە بە بەردەوامی ئێمەش کاریە سەرەکەی من بە بەردەوامی ڕەنگە لە یعلام باسی نەکەم یا لە تۆڕە کۆمەڵایەتەکان باسی نەکەم یان نەیکەین بە دەستکەوت و چالاکی ئەجینا بە بەردەوامە هەفتەیەک لە هەفتەی یەک ڕۆژە ڕۆم بۆ هەولێر بە دووەدارچوونی ئیشکاری هاوڵاتیان و بە بەردەوامی سەردانی جێگە و کۆڵانەکانەکەی و پرۆژە نیە لەو شاری ئێمە دەرخستە و دیزاینی بۆ نەکرابێ هەمووی حازر کراوە لەگەڵ باشبوونی قەیرانی دارایی هەمووی ئەخرێتە بەردەم لایەنی پەیوەنددار بۆ جێبەجێکردنیان زۆر باشە گەر دوایین پرسیارم لەسەر پردی قەرزاران بێ پردی قەرزاران چیە لە سەی سایەخ خۆی ئەو پردە پردێکە تۆزێ جێگەکەی بۆ کاتی خۆی تۆزێ بۆکو بڵێ لاکەنار بووە وایە ناوناوە هەر کەسێک کە قەرزار بێ بە ناو نێوەندی ناو شارە ناڕوە لە بەرەداوای قەرزەکەی لێ نەگرێت پردەکەی کەوە ڕۆشتوە بەڵام ئێستا بەقەدەر ناوبازارە و بردەش قەرەباڵخە ئەویشە قوڕبە سەریە بۆ قەرزارەکە زۆر باشە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز قەزای سێ سایەخ سپاس